هەمیشە دەستگای خێرخوازی بارزانی بیری لەوە کردوتەوە چۆن زۆرترین فەند یان زۆرترین ڕێکخراو بێنێتە کوردستان بۆ خزمەتکردنی ئەو ئاوارە ئەو پەنابەرانە و خەڵکانەی خۆمان کە لە کوردستان پێویستیان بە جۆرەکانی هاوکاریە جا هاوکاریەکانیش نەوعەتی هەیە هاوخۆی دەبینێتەوە لە هاوکاریکردنی مناڵی بێباوک ئاوارەکان و خانەخەکان کە لەناو پارێزگاکان دانیشتون بەنسبەت ئەو هاوکاری ئەمڕۆ لە پارێزگای سلێمانی 1000 خانەوادە لە خۆ دەگرێت کە بە هاوکاری دەوڵەتی کوێتە. والله شتێکی زۆر باشە سپاسی ڕێخای بەرزانیەکەین سپاسی هاوکاریەکەین بۆ 1000 ماڵ بۆ سنوورەکەمان هیوادارم هاوکارە بەردەوام بێ دایم بۆ هەموو شوێنەکانی تریش بگرێتەوە. اما که خطابین آماده که افروکل کمپینا امید لزاخو آماده نه کل نوا زانکوی دایا اف کمپینا بوهنده دا که پتر هفنیاسی نبینا خطابی ادابه تکرن هر واسه چندی برگه جورا جور هنه و که یه سپوره و که برگن خواندن زانیاریا و گلک سپاسی بو اکتیا خطابیان کردستان لقازاخو که اف در فتا بو همین خطابی آماده کرده. خطابی ما بشتن برای کاماوه کوی کتیا خطابیان کردستان مفادار بتنش اوان جورا خیوتگان هرچند خیوتگه گلک برگه و چالاکین جورا و جورت نواد اوه خیوتگه داتین انجام دانیاش همیه گرنگتر و سرکیتر لاین روشنبیری و هزریه باوریه که تمام بوی پیدا بتونه مفایکی باش جه بیتن دیتن و خطابیت گلمه دا بجدار 120 خطابینه الثاني ساعة 6 سبيدر وان من ساعة 5 جلوان بروان من اسباس ساڵی 1990 ئیش پیشەی من بەس پیشەی خایەتی بووە تا ئێستا هەر لە ماڵەوە ئیشم کردووە وان بە باشزانی ساڵانە چەند خولێک بکەمەوە بۆ ژنانی دەڤەری ڕافەڕین بۆی تێدا سوودمەند بن و بوونە خاوەن پیشەی خۆیان سەرشان ئەنێرۆ بێرە چل خولیا خەیاتیم هەیە ئەویش لەسەر دەست مامۆستا کافیە ئەوای کرد کە خولیامان بۆی هەبێ مامۆستایەکی زۆر باش بووە زۆر پێشکەوتووە وا دەکات بە ماوەیەکی کەم تەلەبەکانی فێر ببن. اشتغلي حاولت